بۆ یەکەم جار نۆ کۆمنتی ئێوە ڕوبەڕووی کارمان ڕوانزی دەکەینەوە لە ئێستاوە مسەیتر دیارە و پێکەنینەکانی ناوەستێ ئاخۆ بزانین دوای کۆمنتەکانی ئێوەش هەروە دەم بە پێکەنین دەمێنێت لەگەڵمان بن. تو ناوت کەیسوفە؟ دەبا ئەو ڕۆحەت مرم دای با پرسیار بکەن ئەنگم با جواب دەمەوە. بەخێر بی کارماند. قوربان سپاس عەزیزم. نۆ کۆمنتی خەڵکت لێ پرسین بەشێک لە بنەماڵەکەت قورئان خوێن و تۆش گۆرانی بێژ دەرچوویت ئەمە چۆن؟ قورئان خوێن ڕاستە لە ناو عایلەیمە هەیە خێزانیشم قورئان خوێنە بەڵام ئەوەی گۆرانی بێژ بێ و ئەوەی دەستیدا گۆرانی شەرت وان نییە کە مولحید بێ شەرت وان نییە کە مەسەڵەن باوەڕی بە دین و دیانەت نەبی. یەکێکم لەوانەیە کە زۆر باوەڕم بە دین و دیانەت هەیە و تاعات و عیبادەتی خواش دەکەم و بەڵام ئەو بەڕێی خۆی وش بەڕێی خۆی. زۆربەی شەو لە لایڤ میوزیکەکانیت نێوانیشت لەگەڵ تاعات و عیبادەت باشە. ئەی لەگەڵ خواردنەوە کحولیەکان نێوانت چۆنە؟ ئەمان تا تەمەنم گەیشت ئێستانە کە بە عومرم دەوم لێی نەدایە بە حەیات نەم خواردێ. ڕەنگە دۆست و ئەحباب و برادر و ڕەفیقە نێزیکەکانم ئەو ڕاستیەی بزانن بەڵام خەڵکانێکی ڕەنگە نەزانن. حەزەکەم لە شاشەی ئێوەوە پێیان ڕابگەێنم کە من بە هەموو تەمەنم تەداخولی مادە کحولیەکانم نەکردیە. باش نییە؟ زۆر باش. شەشی زۆر باشم کردێ. لەو ڕۆژەوەی هاوسەرگیریت کردووە بەردەوام هەڵقەی هاوسەرگیریەکەت لەدەستایە. ئەمە چۆن؟ حەڵقە ڕاستە من هەردەم حەڵقەم لەدەستە و ئەڵقەکەشم هەر لە دەستی ڕاستە نەمەقصد دەستی چەپ چونکە ئەو محیبەت و خۆشەویستی کە لە کاتی دەژیرانی هەیە نەمویستێت تێکی بدەم و بیەخمە دەستی ڕاست بیەخمە قاڵبی ژن و مێردایەتی. کارمەند ئەو نەرمەندانەی کە زۆر دەردەکەون زۆرجار لەگەڵ هاوسەرەکانیان کێشەیان بۆ دروستە بێت. تۆ ڕوبەڕووی ئەمە نەبوویتەوە؟ ئەتوانم بڵم ١٠٠ سەرکەوتنەکانی من خێزانم بووە. خێزانم زۆر لە پشتمە و زۆر هاوکارمەوە سەپۆرتەکی یەکجار باش مەکە. ئەتوانم بڵم هەر ئەویش بۆ وەهای کردیە ئەوەندە بەرەو پێش بچمە ئەوەندە زیاتر پراکتیک بکەم لەسەر ئەو کار و چاڵاکیانێک کە ڕۆژانە هەمە. زۆر باشە. ئەمە خێرای زۆر باش وەڵام دەمەوە. بەڵێ ئەوە باشە. ماوەی چەند مانگێک نەخۆش کەوتی تو لەسەر جێگا بوویت. خەریک بوو جەستت لە کار بکەوێت. باسی و کاتەمان بۆ بکە و بزانین ترست لە مردن هەبوو؟ ڕاستە من ساڵی 2017 تووشی نەخۆشیەک بووم. گوتیان جەڵتەیە. گوتیان جەڵتەیە لە عەسابی هەفتەمیدا لای ڕاستەم بە کاملی هەموو ڕاوەستە. ینی لە نینۆکی پێی ڕاستەم تاوەکو وەگاتە گوێچکەم و ئەو لای بەڵ ئاسر سەر ببوو هەستم بە هیچ شتێک ناکرد بەڵام شکر بۆ خوا ئەوەی کە باست کرد گوتت لە عایلەکەتان قورئان خوێنەیە شتێکی وەها هاتە پێش کە ئیتر نامەوێت زۆر بە وردی بچمە ناو تەفاسیلی ئەو بابەتە بەس ڕەنگە توانم ڕۆحانیەک کاری لە من کرد کە باش ببم و چاک ببمەوە. زۆر دوعایان لەسەر خوێندم. لە مردن ناترسایت؟ کەس نییە بزانم لە مردن نەترسێ بەس وەڵاهی من ئەو کات نا زۆر بیرم لەو شتانە ناکردەوە. بە هیوای تەندروستێکی باش. قوربان سپاس. بەڵام شکر بۆ خوا ئێستا زۆر مەزبووتم. زۆر کەسانی شەبن گوتیان وەڵاهی کارمەند ئەوەندە مەشروبی خواردیتەوە لێی داوە جەڵتە لێی داوە لایەکی ڕاوەستەوە ئەسڵ و ئەساسی نەبوو دوور بوو لە ڕاستی. لەبەر مێشک مەشغوڵی بوو زۆر ماندوو بووم. نزیکەی ئەتوانم بڵێم 6 و 7 شەو بوو هەر نەنووستم. ئەو کارەکەی ئەوە بوو. شتێکی لەو بابەتەوە مەشغوڵێتی خان چاکردنی ژوورم و خانی دروستکردن و خەریکی ئەو مەوزوعانە بووم. مێشکم زۆر سەرقاڵ بوو لەبەر هەندێ ئیدی ئەو نەخۆشیە بەسەرم داهات. سەلامەت. سای زۆر مەزبووتم هەزار جار شکر الحەمدولله. لەخوا بەزیاد بێت. تا چەند دڵخۆش بووی دوای تۆ چەند گەنجێک دەستیان کرد بە وتنەوەی گۆرانیە میلیەکان و قۆریات؟ بەڕاستی زۆر جار لە کۆمەڵێک بەرنامەی تریش باسم کردووە زیندووکردنەوەی ئەو هونەرە جوانەی کوردی زۆر پێویستە و هەر هونەرمەندێک هەر بەهرەمەندێک هەر کەسە کە حەزی بە گۆرانی گوتن بێ هەر کەسە کە مایکی گرت ئەگەر ئەو بابەتانە ئەو گۆرانیە کوردیە فۆلکلۆرانە بڵێتەوە بەڕاستیم پێی سەربەرزە بم و زۆریش دڵم پێی خۆشە بێ بەڕاستی. و قۆریاتی شێکە کە لەو فۆرمە مۆسیقایانەی کە لە هەولێردا یان لە کەرکووکدا زۆر باوە خەڵکانێکی زۆر ئارەزوویەکەن و حەزیان لێ و گوێگری ئەو زۆرە ستایلن. من شێکم لەوانەیە کە مەسەڵەن زۆر گوێگرم و زۆر جاریش مەسەڵەن قۆریات توش دەڵێم.
زۆر کات لەگەڵ فەرات پیرپاڵ دەرەکەویت پەیوەندی ئێوە چیە و چی کۆتانەکاتەوە لەگەڵ فەرات پیرپاڵە دۆستایەتیەکی نێزیکی زۆر باشمان هەیە بەڕاستی من یەکێک بووم لەوانەی کە زۆر معجبی ئەو کابرای بووم ڕەفاقەتێکی زۆر نێزیکمان لەگەڵ یەکدیکە هەیە و لێرە چاوی ماچەکەم و هیوای تەمەندرێژی بۆ خوازم هیوادارم لە هەموو ژیانیا سەرکەوتوو بێت و تەندروستی باش بێت و بۆ ئێمەی کورد بمێنێ ئینشەڵڵا شتێکی پێوتویت کار لە یادت بێت وابزانم لەناو مۆبایلەکەم شتێکی نووسیوە کارمان دەنگێک تێ هەموو کورد ئەبێ شانازیت پێوە بکە شتێک لە بابەتەی هەیە لە بۆ منی نووسە ئەیتر چاپم کردیە لە کنەخۆم هەڵم گرتیە فەخریش پێواکەم کە فەیلسوفێکی وەها فەیلسوفێکی کوردی جوان بەو شێوە تعبیری من بکە ئەم کۆمنتیان هەڵبژاردنە لە نێوان تایر تۆفیق و حەسەن سیساوە و عەلی مەردان کامیان هەڵەبژێریت ئەکادیمیترینیان لای من عەلی مەردانە ئەو ئەکادی وەکو ئەکادیمیەت باسەکەی ئەی وەک حەزی خۆت وەکو خۆشی حەسەن سیساوەیە چونکی ئەو چێژەی کە من لە حەسەن سیساوی وەردەگرم بەڕاستی ڕەنگە لە نیوەی گۆرانی بێژە کوردیەکان وەرینەگرم من وها لەگەڵ حەیران بالضبط زانی چۆنە مەوزوعی حەیران و تایبەت حەسەن سیساوە متعی لێ وەرەگرم و بەڕاستی ئەزانی وەکو چییە مەسەڵەن وەکو خواردنە من حەزم لێیە بەڵام ڕەنگە تو حەزت لێ نەبێ ئەویت کە حەزی لە کەباب بێ ئەویت کە حەزی لە دۆڵمە بێ ئەویت کە حەزی لە کفتە بێ ئەمن حەزم لە حەیرانە لای من وهایە تعبیری من وهایە بۆ حەسەن سیساوی وها حەزم لێیە وها چێژی لێ وەرەگرم بەڵام وەکو ئەکادیمیەت با باز بکەین عەلی مەردان لە هەمویان ئەکادیمیترە چاوان خان بالەسەریشم نەکەوی تایر تۆفیق گوێگرێکی زۆر باشی هەمیشێکم لە گوێگرە هەرە سەرسەختەکانی هونەرمەندی نەمر تایر تۆفیق خوا لە هەر سێکیان خۆش بێ بەڵام کۆمەڵێک شت هەیە با کۆیەکان لێمان تووڕە نەبن هەردەم کۆی و ڕواندز دەستە خوشک بوونە لە کۆمەڵێک بابەت لە کۆمەڵێک تەبیعات لە کۆمەڵێک ئەفکار لە هونەر لە نووسین لە شانۆ لە شێوەکاری هەردەم نزیکێکی زۆر باشیان هەیە لەگەڵ یەکدیکە و لە کۆنسێرتەکانی یادی تایر تۆفیقیش وەبزانم 2 ساڵیان لەیان 2 ساڵیان 3 ساڵ بزەبەت بەبیرم من 2 ساڵیانم لەبیرە و شایەت 2 ساڵ لەوێ بووی ئەتۆ تەواکەوایە 2 ساڵە 2 ساڵ 2 ساڵ لەوێن دەرێ بوومە و فەخرەکی گەورە ئەەکەم کامل لەگەڵ تیپی باواجی کۆیە ئیشم کردیە لە یادی هونەرمەند تایر تۆفیقی و گەورەیە لۆ من وەکو مێژووەک لە خەرمانەی منەمێنێتەوە لە هونەری کوردی خۆت بە قەرزاری کێ زانیت لە هونەری کوردی خۆم بە قەرزاری چی ئەزانم باسمان کرد حەسەن سیساوەیە کە لەوانەیە کە زۆر قەرزباریەوەم ئەو هونەرمەندە زیندوانی کە ئێستاش ماوەن بەڕاستی ئەوانەی کە هاوکارم بوونە ئەوە یەک و دویان نییە نەتوانم یعنی باسییان بکەم لە چەند دەقیقەیەک بەڵام ئەوەی کە زۆر سەرسەختی بوومە و کاریگەری لە من کردیە بەڕاستی هونەرمەند و برای ئەزیزم مامۆستا ئەژدەر وەهبی بووە باشە باش نییە تۆمەتشکەفت پێدەی بە ئەژدەر وەهبی بەڵام گوێم لێ نەبوو زۆر گۆرانیەکانی بڵیتەوە ڕەنگە کۆمەڵک شت با گۆرانەکانی ئەژدەر دەڵێمەوە بەڵام ڕەنگە زۆر جار بەڕاستی دڵم نەهات بێ گۆرانیەکانی بڵێمەوە ئەی چیت هەیە بۆ فەرهاد زیرەک فەرهاد زیرەک سمبولی هەولێرەیە سمبولی کوردستانە فەرهاد زیرەک مەدرسەیە کە بەڕاستی توانم بڵێم ئەو گەنجانەی کە لە ناوەسەتی فەنی نێستانێکە دەبی هەمویان شایەتی ئەو بابەتە بدەن کە فەرهاد زیرەک قوتابخانەیەک بۆ ئەوان و ڕەفیقەکی زۆر نێزیکیش مامۆستا فەرهاد زیرەک چاوی ماچەکەم ئینشەڵڵا ئەویش تەمەند درێژ بی فەرهاد زیرەک بەڕاستی هونەری فەرهاد زیرەک هونەرێکی زۆر گەورەیە ینی کە تو گوێت لە گۆرانیەکی یان گوێت لە مەقامەکی مامۆستا فەرهاد زیرەکەوی بەددی یەکسەر قەڵاتت دێتە پێش چاوە و هەولێرت دێتە پێش چاوە و ئەها هەولێریانەیە زۆر ینی دەبی هەمومان فەخری پێوە بکەین لێرەوە ڕێز و سڵاوم هەیە لە بۆی و هەردووک چاوی ماچەکەم تەندروستی وابزانم زۆر جێگیر نییە یا ڕەبی ئەویش تەندروست بی و باش بزانم هەندێک کۆمەڵک نەخۆشی شەکرە و زەخت و ئەوانەی هەیە چاوەکانی وەبزانم تۆزە کەس بوونە ئینشەڵڵا تەندروست باش ئەبی خوا تەمەنی درێژ بکە و لۆ ئێمەی بێڵی ئینشەڵڵا ئینشاءڵڵا
چی وای لێ کردویت خۆت بە قەرزاری ئەژدەر وەهبی بزانی؟ مامۆستا ئەژدەر وەهبی بەڕاستی خەرمانەیەکی زۆر جوانی هونەری کوردیە، کۆمەڵک شاکاری زۆر جوانی هەیە. ئەوانە شۆڕشێکیان کرد، هەر مامۆستا ئەژدەر نەبوو با بچینە سەر تەفاسیلی بابەتکەوە کە درێژەت پێدات و مامۆستا زیادە سعاد، مامۆستا زەکەریا عەبدوڵڵا، مامۆستا هەردی سەڵاح، ئەیاد حسێن، ئەژدەر وەهبی، دانا عەبدوجەبار، ئەوانە خەرمانەیەکی زۆر جوانی هونەری کوردین. بەڕاستی پاشخانێکی زۆر باشی هونەری کوردیان کۆکردەوە، کۆمەڵێک ستایلی جیاوازیان هێنان ناو وەسەتی و ناو ساعەی هونەری کوردی، کۆمەڵێک گۆرانی زۆر جوانیان تۆمار کرد. لە گوێی هەموو ئەو گوێگرانە ماوەتەوە کە ئێستانەکە گوێگرین و گوێگری گۆرانین و لە حەزیان بە گۆرانی کۆنەکان هەیە. مامۆستا زیادە سعاد، مامۆستا زەکەریا عەبدوڵڵا، مامۆستا ئەژدەر وەهبی، ئەوانە ئەبێ بەڕاستی فەخریان پێوە بکەین. ئەمە بەڕاستی ئەبێ فەخریان پێوە بکەین. ئیتر مامۆستا ئەژدەر وەهبی شێکە کە لەوانەیە کە من زۆر محجوبی ئەوم، زۆر گوێگرێکی سەرسەختی ئەوم. بەڕاستی کۆمەڵە گۆرانی کردیە ئیدی ئینکاری ناکرێ، هەڵێم ببوورە تۆ بۆچی دەنگت نییە، کۆمەڵێک بابەتی زۆر جوانی هەیە، ینی هەر بەتوبی گوێی لێ بگری. ئیتر ڕێز خۆشەویستیم هەیە بۆی تێرتەمەند بی ئیشەڵڵا، براو دۆستێکی زۆر نێزیکمە، ئیشەڵڵا ساغ و تەندروستە بێویش ئینشاءڵڵا. برێت قەومە هەموو هەبرادەرت بوون، هەبرادەرت هەمووی برادەری نزیکیش. زۆر باشە کۆتا پرسیارت لێ یەکەم. گرانترین دانیشتنت چەند بووە؟ گرانترین دانیشتم چەند بووە؟ $500. گرانترین دانیشتنی تۆ $500؟ $500. هیچ کاتە بۆ کەسێک داوای دانیشتن لێ بکات بەهۆی ئەوەی کە نرخەکەی گران بۆ هەڵبۆشێتەوە، یان تۆ داشکاندنت کرد بێت؟ با عەفلەمان کردیە هەرزانتریشانی، عەفلەمان هەرزانتر کردیە. بێ بەرامبەر کردوتانە؟ والله هەزار کابراوە هەبووە تەلەفۆنی کردی وڵا وەزعمان باش نییە و کارمەنجیان حەفلەمان لە بۆ بکە و چوویمە حەفلەم لە بۆی کردی و بەخوای نەک بەبێ بەرامبەر ڕەنگە لە جیفانی خۆش شتێک عەسبەکانم دابی. بەس بەڕاستی پێی مرتاح بوومە. $500 شۆ بزانم زۆر نییە، کەمە وانە خراپ عالەم فەقیرە کارمەند بە 250 ناوی ئای بۆ خۆمان. بەڕاستی چاوان خان ئەوە نەمویست ئەو پۆینتە بە دروستی بوروژێنم، چونکی ئەلێن ڕسق ناسکە بەڕاستی. ڕاستە وایە ڕاستە. $500 بڕۆمان بە $500 هەیە. وایە ساغ بن. تاقیکردنەوەی کارمەندیش کۆتایی هاتوو وەڵامی کۆمنتەکانی ئێوەی دایەوە. تا میواندارێکی تر و کۆمەڵێک کۆمنتی تری ئێوە ماڵاوە.